ئەندامانی بەڕێزی پەرلەمان، هاوڵاتیانی ئازیزی هەرێمی کوردستان، ئەمڕۆ ڕێکەوتی 1/3/2022 وەرزی بەهارەی یاسادانان لە ساڵی چوارەمی خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەست پێکەی. بەڕێزان، دەستپێکی ئەم وەرزە لە کاتێکایە کە جیهان و ناوچەکە بەگشتی و عێراق و کوردستان بە تایبەتی بە قۆناغێکی هەستیارە تێدەپەڕن. جیهان و ناوچەکە لە بەردەم چەند ئاڵنگارێکی گەورەدان. پرۆسەی سیاسی لە عێراق لە بارێکی چەقبەستوودایە و هەڵبژاردننی سەرۆک کۆمار و پێکێنانی حکوومەتی ئیتیحادی دواکەوتووە. ئومێدەوارین لەبەر ڕۆشنایی لێکتێگەیشتنی نێوان لایەنە سیاسیەکان هەرچی زۆ بگەنە ڕێکەوتن و دامەزراوە دەستوریەکانی عێراق بکەونە سەر ڕێچکەی کاری خۆیان و لەم میانەیەشدا خواستی پەرلەمانی کوردستان ئەوەیە کە بەرژەوەندیە باڵاکانی هەرێمی کوردستان و دۆسیە هەڵپەسێردراوەکانی لەگەڵ حکوومەتی عێراق لە ئەولەویەتی کاری ئەو هێز و لایەنە سیاسیانە بن کە براوەی هەڵبژاردنەکانن. هاوکات بڕیاری دادگای باڵای ئیتیحادی سەبارەت بە دۆسیەی نەوت و گاز لە هەرێمی کوردستان یەکێکە لەو بابەتە گەرمانەی لە ئێستادا زۆرترین باسوخواسی لەسەرە و قەوارەی هەرێمی کوردستانی خستۆتە دۆخێکی نوێوە. ئێمە لە پەرلەمانی کوردستان پێمان وایە ئەم بڕیارە پێچەوانەی ڕۆحی دەستوری عێراق و بنەماکانی سیستمی فیدراڵیە کە هەموو هێز و پێکهاتەکانی عێراق لە چوارچێوەی دەستوردا لەسەری ڕێککەوت بووین. هەر بۆیە پەرلەمانی کوردستان وێڕای مکوڕبوونی لەسەر پاراستنی قەوارەی دەستوری هەرێمی کوردستان لە هەمان کاتدا پێداگریەکە لەسەر مافە دەستوریەکانمان و جەختەکەینەوە لە بەکارهێنانی ئەو دەسەڵاتانەی کە بەپێی دەستوری عێراق بە دامەزراوە دەستوریەکانی هەرێمی کوردستان دراوە. پشتیوانی سیاسی خۆمان بۆ بژاردەی گفتوگۆی بەردەوام و بنیادنەرانە لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی ئیتیحادی بە ئاراستەی چارەسەری لۆژیکی و واقعی گشت کێشە هەڵپەسێرراوەکان بەپێی دەستور و لە نێویاندا دۆسیەی نەوت و غاز دووپاتەکەینەوە بە جۆرێک بەرژەوەندی گەلانی عێراق و شکۆی هەرێمی کوردستانی تێدا پارێزراو بێت و ببێتە مایەی سەقامگیری سیاسی و ئابووری و ئەمنی بەردەوام. بەڕێزان، لە نێوم هەلومەرجەدا پرۆسەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بۆ خولی شەشەم یەکێکی ترە لەو ئیستیحقاقانەی کە لە بەردەم هەرێمی کوردستاندایە و سەرجەم هێزە سیاسیەکان و فراکسیۆنەکانی ئەم پەرلەمانە بەڕێزە هاوڕان لەسەرەوەی کە هەڵبژاردن لە وادەی یاسایی خۆیدا ئەنجام بدرێ و پرۆسەی دیموکراسی لە هەرێمی کوردستان ڕێڕەوی ڕاستەقینەی خۆی وەربگرێ. بۆیە ئەرکی پەرلەمانی کوردستانە کە کاری لێبڕاوانە بۆ بە ئەنجام گەیاندنی ئەم هەڵبژاردنە لە کاتی خۆیدا بکە لە ڕێی نەهێشتن و چارەسەرکردنی سەرچەم ئەو ئاستەنگانەی دەبنە لەمپەر لە بەردەم پرۆسەکە و بە دیاریکراوی ئاستەنگە یاسایی و تەکنیکەکان. بۆ ئەم مەبەستە داواتان لێکەین پێکەوە کار بکەن و هاوکاری یەکتر بین لە لێک نزیک بوونەوە و لێک تێگەیشتنی هاوبەش لە نێوان لایەنەکاندا و گەیشتن بە سازانی نیشتیمانی لەم پێناوەدا بە ئاراستەی ئەنجامدانی هەڵبژاردنێک کە متمانە و زەمینەی گیانی پێکەوەیی کارکردنی ئایندەیی بڕەخسێنێ. ئەندامانی بەڕێزی پەرلەمان سەبارەت بە ئەرکەکانی پەرلەمان و بە دیاریکراوی پرۆسەی یاسادانان و چاودێری ئەرکی دەستەی سەرۆکایەتی و لیژنەکانی پەرلەمانە کە ئەم وەرزەی یاسادانان کە دواوەرزی ئەم خولەی پەرلەمانە بە جۆرێک دابەش بکەن کە ببێتە مایەی جێبەجێکردنی پلانی یاساکاری و ئەو پێشنیاز و پرۆژانەی کە پەیوەستن بە کەرتە خزمەتگوزاری و ئابوووریەکان بکەینە کاری لە پێشینەمان و پەسەندیان بکەین. لە هەمان کاتە ئەرکی پەرلەمانتاران و لیژنەکانە کە کاری چاودێری جێبەجێکردنی یاسا و بڕیارەکان چڕ بکەنەوە و چاوپۆشی لە کەم و کوڕیەکان نەکەن و کاری تەواوکاری لەگەڵ دام و دەستگاکانی هەرێم و حکوومەتی هەرێمی کوردستان بکەن بە ئاراستەی خزمەتی زیاتر و بەدیهێنانی بەرژەوەندیەکانی گەلی کوردستان و دابینکردن و ڕەخساندنی دەرفەتی ژیان و گوزەرانی باشتر بۆ هاوڵاتیان. لە کۆتاییە داواکارین سەرجەم پەرلەمانتاران و فراکسیۆنەکان
هاوکار و هەم ئاهەنگی یەکتر بن بۆ ئەوەی پەرلەمانی کوردستان لەم وەرزەی یاساداناندا لە کەشێکی لەبار و ئارامدا ئەرکەکانی خۆی ئەنجام بدە، هەر سەرکەوتو سەرفراز بن.